هەمیشە شەربەتە سروشتیەکان ئەژین سوود و گرنگی خۆی هەیە ڕەنگە زۆر کار لە ڕۆژانی جەژنا بە تایبەتر گرنگی بە خواردنەوە گازەکان یاخود بۆ شەربەتانە بین کە گیراوەیە بەڵام هەمیشە ئەو خواردنەوانەی کە فرێشن کە سروشتین سوودی تەندروستی زیاتریان هەیە ئێمەش ئەمڕۆ لێرەوە ئەم مێزەمان ڕازانەوە بە شەربەتە سروشتیە جیاوازەکان بۆ ئەوەی کە پێشکەش بە میوانە ئازیزانەی بکەین کەمێک دڵ و دەرونیان فێنک بێتەوە لەسەر سوود و گرنگی شەربەتی سروشتی ئەەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانە ئەحمەد وەکو سپۆڕی خۆراک ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادەیە دکتۆر گیان سڵاو لێبێ و جژنی ڕەمەزانە لێ پیرۆز سپاسەکەم جژنی ڕەمەزان لێوەش پیرۆز بێ دەستی خۆش ببژیت ئەژین قساکێ لەگەڵیان با من وردە لەگەڵ دکتۆر با من شەربەتەکانیان بۆ بەرم دکتۆرگیان ڕەنگە ئێمە زۆری نەمان لە ڕۆژانی جژنا لە کاتێکا کە کەسێک یەت بۆ ماڵمان بۆ میوانناری کەسەکانەکەن یان خواردنەوە گازەکانی پێشکەشەکەین یان زۆر کات ئەو شەربەتانەی کە خۆمان ئەیگرینەوە ئەوانیان پێشکەشەکەین پێم بڵێ جیاوازی شەربەتی سروشتی لەگەڵ خواردنەوە گازەکان و شەربەتە گیراوەکان چ جیاوازێکی هەیە بەتەکیدی یان شەربەتی سروشتی هەمووی سروشتیانی کە زۆربەی زۆری پێکاتە سروشتەکانی ئیسفادەی لەکەین کە بریتێ لە کانزاکان و ڤیتامینەکان و لە هەمان کاتا ئەو ڕیشاڵی کەتایەتی شەربەتی ناسروشتی ئەوی کە لە بازار ئەیکرینەوەمانە ئەگەرم لە حەزە بکەی زیاتر لە 180 بۆ 90 هەشەکرە باشە بە شێوەیەکی وەکۆڵیت دەستکاری کراوە کۆڵی سەناعی دەستکاری کراوە ماوادی حافظەی تێکراوە باشە زۆربەی زۆری شەکرە باشە و کۆڵی ڕووهێنراوە لە هەموو زۆربەی پێکاتە خۆراکە تەندروستەکانی مەسەن بۆ نمونە لە هەموو ڤیتامینەکان لە هەموو مەسەن ڕیشاڵ هیچی تیان نەماوە تەنها ئەوەی کە ماوەتەوە بریتێ لە شەکراوەکەیەتی کە کاریگەریکی زۆر خراپێ لەسەر تەندروستیمان زۆر باشە دکتۆر ڕەنگە زۆر کات قسە لەسەر ئەوە کرابێ بوترێت شەربەتی فرێژ ڕەنگە تۆ ئەگەر بێت و میوەکە ئاوا بە ڕیشاڵەکانەوە بخۆی سوودی زیاتر بێ وەک لەوەی کە تۆ بتەوێت بیکەی بە شەربەت پێم بڵێ ئەم بۆ چوونە بۆچی یاخود ئەم جۆرەی کە ئێستا من باسم لێوە کرد بۆ کێ باشە یاخود بۆچێ ئامانجێک کە تۆ بتەوێت بۆ نمونە خۆت زەعیفکەی خۆت قەڵاوکە یەکتر ئەم بابەتانە کامیان جیاوازی چیە لە بینی ئەم دوانەیە بەتەکیدیە کە ئەڵێن شەربەتی فرێش باشترین شتوایە یەکەم بە میوەی بیخۆیت زۆر باشترتر بەرەی هەمووی حتا تو گەرتوانی تۆکڵکەشی بخۆیت ئەن بۆ منە گەرمە نسبێت و مۆزێ بخۆم هەر بە تۆکڵکەشەوە تاوان بێم لە عەسارەکە و هەمووی بخۆم ئەو کاتە بەتەواتی هەرچی سوودی تەندروستیە لە ڕیشاڵ و کانزاکان و ڤیتامینەکان سوادەیە بەڵام کە زۆردان میوەمانەیە کە بەتەواتی دات لە عەسارە بەسەر بۆ باشە زۆرترین سوودەکان لە ناوکەکانیەتی یعنی بڕی ئەو چەورە تەندروستی کە لە ناوکایەتی یعنی تەسەواتە ئەو سوودە تەندروستی کە یەکی ڕەنگە هەنێک لە شەربەت لە کاتی دروستکردنی شەربەتە فرێشەکانان لە دەستی باش بالضبط لەبەرەوە ئەگەر پێم بڵێ لە عەسارەدان یان بە میوەی بەڵێ بەتەکیدی بە میوەی زۆر بەڵام زۆر کات لە ڕۆژانی جەژنا بە تایبەتر دکتۆر هەر حەزەکەیت بە شێوەی عەسار وای عادەت و تەقالید وایە ڕەنگە زۆر کات هەر بە شێوازی تۆ بتێ گیراوە پێشکەشی بکەیت کاتە لەو کاتانەیە لەبری ئەوەی تۆ شەربەتێکی گیراوە یاخود لەبری ئەوەی خواردنەوە گازەکان بێنی پەنابەرەبەر بەکارهێنانی شەربەتە سروشتیەکان بەتەکید و کاتە ئیسفادەیەکی زۆرتری ئەبێ ئەوەی کە زۆر زۆڕۆری یەکەم بتوانی بە هەموو تۆکڵ بەسەر بۆ منە مۆز حتى ئەگەر توانی بە تۆکڵکەوە بێ لە عەسارە زۆر طبیعیە بە هیچ شێوەی خەڵتەکەی مەڕێژە مەسەن بۆ منە پرتەقاڵ ئەگەر توانیت زۆربەی هەندێکی مەسەن بۆ منە لە تۆکڵکەشی حتا لەگەڵ هینەکەتا بێت لەگەڵ عەسەرەکە بێت ئەگەر سێوت کرد بە هیچ شێ لێ مەکەرەوە پاکی مەکە هەمووی ئەمانە شەکری تێ مەکە خۆی ئۆڕەدی پڕە لە شەکری پرسیار لەسەر شەکر بکەم کاتە باش و باسی لێەوە کە فەرموو بەردەوامە لەسەر ئەوە بەڵێ يعني خۆی من یەکم لە کەسانی کە زۆری نیم لەگەڵ فرکتۆزا کە لەبەر چەندها مقابل لەگەڵ تو لە ڕخەباسیەوەمان کردوکە فرکتۆز کاریگەریکی زۆر خراپیە لەسەر تەندروستی لە شیمرە خاستە گەر بە جورعەیەکی زۆر بێومانە بەڵام کەس ناتوانێت ئینکاری ئەو بکات کەوا میوەکان چەنە تەندروستن بڕێکی باش ڤایتامینی باش ڤایتامینی تایە بڕێکی باش ڕیشاڵی تایە بەس لەو شتەی کەوا زۆرتر بەلای منەوە کەوا وەکۆڵی ئیستیغنای ناتوانین لێ بکەین کەوا زۆر مهمە هەندێک پێکاتی خۆراکی تایە لە ڕووی تەندروستی پێڵم فایتۆنیوترەنس واتە پێکاتی خۆراکی ڕۆکی هەندێک نامێشمە زۆر تەفاسیلی عیلمیەوە مەسەن بۆ منە بە پێی ڕەنگەکانە گۆڕێ مەسەن بۆ منە ئەوانەی کە مەسەن بۆ منە ئەوین فلاڤۆنۆیدی تایە یاخۆ بێتا کارۆتینی تایە ئەوەی کە زەردە وەکو مۆز مەسەن بۆ منە فلاڤۆنۆیدی تایە هەندێکمانەیە مەسەن سوورە وەکو لاکۆپینی تایە وەکو تەماتە مەسەن بۆ هەندێکمانەیە سپیە وەسەن وەکو ئەوانەی کە کەلەرم و مەسەن پیازی سپی و شتانی کەوا سپین
ئەڵسینی تایە ئەوانەی کە سەوزەکانن لوتینی تایە لە ئەنجامی ئەمانە کاریگەری زۆر چاکیانێ بۆ تەندروستی هەندێکیان عفو بۆ دڵ باشە هەندێکیان بۆ دەماغ باشە هەندێکیان بۆ شەبەکەی چاومان باشە هەندێکیان ئەنتی ئەیژنتە یارمەتی دەدەن کەوا درەنگ پیر بیت ئەم باشیانەی کە هەیەی ئێستا ئاماژەت پێکرد ئەگەر هاتوو لە دوو جۆری لە میوەکان تێکەڵ بەیەکی بکەیت هەمان بەهای خۆراکی ئەمێنێت یانی هیچیان لەدەستی ئێمە هیچ مادەی کیمیاوی دەستکردمان نییە لەم شوێنە تا مەسەن تێکەڵاوی کە بە هیچ کێشەیەک دروست نابێت پرتەقاڵ تێکەڵاوی مۆزەکەی مۆز تێکەڵاوی لالەنجیەکەی هیچ کێشەیەک نییە لەوانە بەشەکە گەرم نەکرێت بەبەرەوەی گەرم لە حەزە بکەی ئەوانەی کە لە بازاڕن ناتەنووسەکان زۆر بەشان گەرم کراون و گەورەترین کێشەمان بۆ شربەتی ناسروشتی بریتێ لە چی بریتێ لەوەی کەوا زۆربیان گەرمە کرد سەنایەن ئەگەر برادەران یەک تۆ ساوکارمان بن کەمێک بێدەنگ بن سوپاسدانەکەین کە گەرم کرایەکە لە گەورەترین ڤیتامینەکان کە پێویستمان پێێت ڤیتامین سی ڤیتامین سی گەورەترین کێشەی ڤیتامین سی بریتێلەوە لە گەرمکردنا تێچێت لەبەرەوە لە هەموو ڤیتامینەکانی کە لەبەرە زۆربەی ئەو مادانی کە ئەیخۆین لەناو ینی پاکەتەوە یاخود ناو شوشەوەمانە بەو پرۆسەسات چوە گەرم کراوە بەوەی علەساس تاقیم کرێت کرێتەوە کێشەی نیەوانە ناسار کرد دوای کە گەرمکە ساردیش کرد تەواو ڤیتامین سیەکە نەما ینی لە ناو چوومانە لەبەرەوە کە بۆی بە فرێشەیە خۆین پڕڕێ و ڤیتامین سی هەمووی بەتەواتی لەدەست نادەینمان زۆر باشە دکتۆر بابەتێکی تر هەیە هەرچەنە ئەژین کەمێک پرسیاری لەسەر ئەوە کرد تێقەڵکردنی میوەکان ئێستا ڕەنگە زۆر کات باز لەوە بکەین بڵین بۆ نمونە زۆر بەوە ڕاهاتی بێتین لیمۆ لەگەڵ نعنایە تێکەڵەکەین پێم بڵێ سوودی لیمۆ و نعنا بەیەکەوە چ سوودێکی تەندروستی هەیە طبعا نعنا بڕێکی زۆر باش فایبەریتی هەیە کاریگەریکی زۆر چاکی هەیە لە ڕووی فایتۆنیوترنتەکان و بڕێکی باش ئەلوتینیتی هەیە کاریگەری زۆر چاکی بۆ گەدە کاریگەری چاکی هەیە بۆ هەرسکردن بینە سەر لیمۆ طبعا لەبەرەوەی ڕەنکەی زەردە طبعا بۆ نمونە فلاڤۆنۆیدی زۆر تیا و مادەی تەندروستی کە باسمان کە بۆ دەماغ و کاریگەری بۆ سەر دڵ و ئەم شتانە زۆر چاکە ستریک ئەسیدی تا ستریک ئەسیدی کە لەو ترشانەی کەوا لە ناو خوێنی مرۆڤ هاوتاکردنی خوێەکانی یوریک ئەسید چاکەوەتەوە کەسانی کە یوریک ئەسیدیان بەرزە گورچی لە کانتە پارێزە بە شێوەیەکی زۆر پڕە لە ڤیتامین سی ڕشاڵێکی زۆری تایە ئەنتی ئۆکسیدانتە یاخۆ کوتوانی بڵێن دژە ئۆکسێنەرە کاریگەری زۆر چاکی هەیە بۆ دابەزینی فشاری خوێن کاریگەریکی زۆر چاکی هەیە بۆ کەمکردنەوەی چاورێنە تەندروستەکان وەکو LDL ومانە هیچ کێشەیەکمان نییە ئەگەر گەرم نەکرێت لەوانەیە کە گەرمت کرد تا ڕادەیەک هەندێک کارێکی مایڕوا بەست بە شێوەیەکی سارد کە تێکەڵاوێنەکە هیچ کێشێچکۆ هەموو مادەکانی سروشتین ینی ئەنەرتن و کۆڵی مادەیەکی ناجێگیر نین بڵی ئەگۆڕێ بۆ شتێکی تر ئەگەر مەسەن بۆ منە تعڕوزی پێنەکەی لە بۆ دکتۆر زۆر کەس لە شەکری نێو میوەکان ئەترسە بەردەوام حەز بەم بابەتە بکە شەربەتی فرێش بخواتەوە بەڵام ترسێکی هەبێ لەو شەکرێکە لەنێو خودی میوەکە ئەمان چۆنی جا حەزەکەم باسی ئەو کەمانە تەوان ئێمە شەکرمان زۆرە لە شەکرەکان زۆرتر ئەوەی کە لەشی مرۆڤ دایمەن لە سەری ڕاهاتووە و لە مەلاین ساڵەوە کە بریتێ لە گلوکۆز گلوکۆز کەمتر لە ناو میوە هەیە زۆرتر لە دانەوێڵەکان و لە پاقلەمەنیەکان و لە شتەکانی کا هەیە مەسەن بۆ میوانە ئەمە لە بەرەوەی لە هەموو خانەیەکی لەشی مرۆڤ ئەتوانێت ڕایە بێ لەسەری و ئیشکە مەسەن بە هەموو ڕێزە وەرزشێک بەڵام بەداخەوە میوەی فرکتۆز کە شەکری فرکتۆزی هەیە شەکری فرکتۆز کاریگەریکی زۆر وهەیە کەوا مباشرەتن ئەم کۆڵی مێلانی ئەوەیە کە ناو جگەرە کۆبێتەوە و مباشریشن یعنی هیچ کۆڵی پرایۆریتی جگەر بۆ ئەوەی کەوا شەکری فرکتۆز لای خۆی هەر کۆکاتۆ زۆرە و کاتێککە زۆر ئەبێ مەسەن بۆ منە لە ڕۆژەکە لە 80 گرام زیاتر فرکتۆز خۆین کە نزیک نیو کیلۆ میوەکە زۆر بەخۆک ئەفو ئەمە ئەبێت هۆی ئەوەی کەوا مباشرەتەن هیچ کێینێکی کەی نیە چکۆ لە بوونی گلوکۆز ناو خانەکانی ناو جگەرە و لەگەڵ ماسوکانە کە سەرفەکرێ بۆ کارندان زانی بۆ خانەکانمان فرکتۆز تەنها مەسیرێکی ئەوەیە کا بگۆڕێ بۆ چۆری بۆرە گەربۆی کێ بێ وەزنی خۆی دابزێن نابێ بە هیچ شوێن زیشکەوێتەوە یاخو زۆر کەم بخوا من وەکۆڵی ڕێنمایی خۆم هەیە بۆ خواردنی میوە و شەربەتە فرێشەکانمان کەوا زۆر زەڕورە بوو دکتۆر زۆر کاتێ هەندێک لە میوەکان ڕەنگە بخینە ناو فرێزەرەوە بیبەستێ و دواتر بمانەوێت بیکەین بە شەربەت بۆ نمونە شلک و بلوبێر و هەندێک لە میوەکانی تر هەیە ئەمانەوێت بەبەستوێتی اینجای خێنە عسارەکەەوە ئەیکین بە شەربەت بۆ شێوازە هیچ بەهایەکی خۆراکی لە دەستەیە
تەنها لەگەڵ کاتا مەگە زۆر بە خۆراکی لە دەزا ینی مەسە مۆنەگە شلکێک داینێ لاوم جەمیدەیە بۆ پاوەی 2 مانگ 3 مانگ بەڵێ لە ئەگینا بە تەکیدی ساردکردنەوەی زۆر و یەخ حتا بەسنی کێشێکی زۆر تەندروستی نابێت زۆر باشە باسی لەوە کردتە من ڕێنمایی تایبەتی خۆمم هەیە بۆ بەکارهێنان و خواردنەوەی شەربەتە سروشتیەکان ڕێنمایی تۆ چییە؟ یەکەم شت ئەگەر هەر خواردت میوە یەکەم کەم بخۆ میوە و کۆنا لەشی مرۆڤ ڕانەهاتووە لەم 200 ساڵەی خیرا ئێمە میوەکان بە شێوەیەکی زۆر شیرینتر بوون جگەری مرۆڤ ڕان نەهاتوە بۆ ئەوەی بڕێکی زۆر میوە بخۆ میوە لە ئەسڵ لە مێژوودا خەڵک بە شێوەیەکی وەرزی خواردوێتی زۆر هیچ يعني مثلا قد 2000 سال 3000 سال پیش زلامك نيتواني برتقال خو به هیچ شوی له هاوینه تن هل السنه يجل قد بالي شاخك كتوانيتي بو ماي روج يك دو روج اگه تواني بت جاني خو خصت مترسيو تا تواني بت توزه تو برور جاني مرو لما هاي ملايين صالات رانا هاتو بو روج 100 جرام فركتوز قيتنا ذكرته زور لك حول خرابتر المعلومات يعني قربون يعني بريكي زور خوي كحول لصاب بستي صرف كل الرقي كوندامي هرسو دماغي شبلام میوه فرکتوز به هیچ صرف ناکه تنها لجگرانه بیر برای یعنی اگر زیاد خوی مترسکی لک حول خرابتر يعني تصور كل شيء برا كوا بشرط جهره ببعض هاي لبروا كم بخو دوم همون روجنا يعني قال بيك بعادتكم من مثلا حفتي 2 جار يا 3 جار زور كم خو به هیچ شيء بپی دراسات تازه كان ل 30 جرام ذات الروج غازات المخو كتقريبا يك موزينه ممنوع عندك موزك تقريبا 100 جرام تقريبا بس بو 5 جرام فرکتۆزیتە لەبەرەوە لە مۆزە زیاتر مەخۆ سێوێکی ساز ئەگەر گەورە بوو یەکلەتی بخۆ باشە ئەگەر توانیت هەر بە میوەیی بخۆ زۆر باشترە ئەگەر توانیت بە توێکڵەکەەوە بیخۆ کەم بخۆ باشە و بە هیچ شێوە شەکری تێمەکە و ئەو ڕۆژێک کە میوە زۆر خۆی زۆر جوڵ و حرەکە و ڕێزەت هەبێ بۆی بتوانیتەوە ئەو گلوکۆزێکەوە ناو وەکو ئەمباری ناو خانی ماسوکان تا هەبی سەرفیکەی کە سەرفکت ناچار جگەر هەڵەسێ بە گۆڕینی فرکتۆزەکەش لە ناو جگەرە بیکاتەوە بە گلوکۆز بۆی جاری کە بتوانێت استفادە لێ بکەیت هیچ استفادە لێ ناکەین لە ناو جگەرە تەنها بۆ چۆری گۆڕان نەبێت و قەڵەو بوون نەبێت زۆر باشە ئەو سەوزانەی کە هەیە ڕەنگە زۆربەی کات تەنها میوەکان بەجا بکرێ بە شەربەت سەوزەکانی کە ڕەنگیان سەوزە بۆ نمونە زۆربەی کات دەبینین هەنێک کەس هەیە کەرەوز ئەکاتە نێو هەنێک لە شەربەتەکانی و هەنێکەیە وەکلانش ئاماژەی پێکردن نعنا بەکارەهێنێ سەوزەکان چ سوودێکیان هەیە کاتێک لەگەڵ شەربەتێکی فرێشە تێکەڵ بەیەکیان جار پێش هەموو سەوزەکان زۆر کۆڵێ ئیمتیازیان هەیە بەسەر میوەکانە یەکەم بڕی هەموو ئەو فایبەر و ئەو ڕشاڵی کە ناو میوە هەیە ناو سەوزەش هەیە دووەم بڕی هەموو ئەو ڤیتامیناتانی کە مەسەر لە سێ و پرتەقاڵ هەیە لە کەلەر و کاهوە هەیە بڕی هەموو ئەو کانزانی کە لەوە هەیە لەما بە دووقات زیاتریشی هەیە و لە هەمان کاتە کەمترین بڕی شەکریشتایەک بەدە يعني مثلا لجاتي موزه بخوي كلر مكاهو بخوي ياكل سردي او شكريتا وهمو نكانتا بلا وكو بيموتي سودي تندرسي اتواني بلا ميوه بريتي لا تشيش كيره لا سروشتا يعني وكل هديك بو انسان لنا سروشتا بس بو كل دم شيرين كردنا نك بو تير خواردنا قورتين كيشي ايما لكم الجاي ايما كبا بكاريناني ميوه ايما بتشي تيجين وكو تير خواردن ثم لحظه كيش كدانش ميوه خالو لاتي ايما تيري لي اخوات يعني وكو شمك مثلا 1 كيلو برتقال اخوة ليك جماعة اما كاريجري خرابية طبعا لانه غرام زياتر تيبري بري فركتوز يعني لنيو كيلو باشا بالتاكيد زرركي زوزوره وهروها جهرايه لسر خانه كان جگر هيباتوسايت كان ولا كحوليش خرافته لبرو ابي اما وكو حالتك زور وكو وكو شوتشريك حسابي وكان بس بو دم شيرين كردن بكم خواردني ديرش خواردني امانه يمشي كشم لبير شو لرن ما كان كبيرم هر دقيقة ويستو ميو خوري وناتواني تركيكي توزورو معنا محاولة كمتين شكري تابع باشترين شتوي كوا مثلا او ميوانك هلي اجري هندل ميو كالكان شكو ميو تا زور اقات زيادة فركتوزا كده لسر او كم زور كاد ابيني بون او ميواني كمانا لناو سلاجه كان معنا چند روزێک ماوەتەوە هەستەکەی دواتر زۆر پێگەیشتیان نەرم بووە ئەڵێ ئەمە ئێستا بۆ شەربەت باشە یکەم بە شەربەت ئەوانە دواتر بۆ نمونە بەها خۆراکیەکانیان چۆنە بێ طبعا والله هاك شيء يدل عينيه حتى زياتر مثلا بون موزك لبدايتها موزك شلونيه موزك كم جاب بصلزيه رشالك زوزتها كم ترين فركتوزيتها طبعا بقى كسي كبير كشي دا بزيتو معنا باشترين شتوى ميوكا بكاليب خويا بيا العصاره باشا حتى برو زردبون بالرواد وعلى زردبون كبروا الرشبون الراس زياتر فاتوني ترتكان يعني بها خوراك كاني زورتر ابن او بري ماده شاكاني كتياتي باشتر ابن بلا من همان كاتا بري فركتوزا كي كان قاد زياتر بمعنى برو اگر يكيك مثلا كشي نيه مشكله نيه ترى ديك تواني بوتمان للروجكا تا 45 بو 50 40 جرام اتواني بخال فركتوز كلب بين موزه بو 2 موزه كمان للروجكا بلام اگر كيشي دابزت
هەمیشە پێویستە باشترین شتەوەیەکەوە بتوانە میوەکان بە کاڵی بخوا و بە کاڵی و بە هیچ شێوەشەکەی تێنەکا و ئەو کاتە لە جاتیەوەی مۆزێک بخۆی ئەتوانانی دوو مۆز خۆی ئەگەر بە شێوەی سەوزی بیخۆی و بە شێوەی سەوزیش میوەکان هەندێک کاریگەری تەندروستی چاکیکیانەیە بۆ نمونە لەبەرەوەیکەوە هەندێک ستارچیان هەندێک ئەو شەکری کە تایەتی ڕزستبڵ ستارچ پێڵین واتەن هەرس نابێ لەناو گەدەی مرۆڤ یاخود ناو ڕخۆڵەکانە ئەبێتە هۆی خواردنی بەکتریا چاکەکان و لە ئەمان جاما ئەگۆڕێ بۆ جۆرێک لە چاوری کە پێوتە STC ئەم چاوریە زۆر چاکە و مرۆڤ خاتەکەی تۆسە و هەروە یارمەتی داوەزینی کێشی مرۆڤ باشە دەستە خۆش بە دکتۆر سپاس بۆ ئەوەی کە لەم دووەم ڕۆژی جێژنایە ئەو کاتی خۆت بە ئێمە و بەبینەرەکان بەخشی هاتیت کەمێک لەو ڕێنمایە بە سوودانەت بە ئێمە بەبینەران بەخشی شەربەتەکەی تۆش ئامادەیە توانین نوێشی گیانێکی سپاس بۆ ئامادە بوون دووبارە دەستە خۆش